هەر سەبارەت بە سەردانەکەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا و کۆبنەوەی لەگەڵ لایەنە سیاسەکان و بەرپرسانی باڵای فیدراڵ سەبارەت بە شایستە داراییەکانی هەرێمی کوردستان و موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کۆبنەوە لەگەڵ بەرپرسانی باڵای فیدراڵ گفتوگۆ لەگەڵ بەڕێز دکتۆر سامان شاڵی شرۆڤەکاری سیاسی دەکەین بەڕێزیان لە ستۆدیۆی ناوەند لای ئێمە میوانە. دکتۆر بەخێر بیت. زۆر سپاسدانێک. ئەم سەردانەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی بۆ بەغدا و کۆبنەوەی لەگەڵ لایەنەکان چۆن دەبینن؟ پێشەکەی با ئەوە بڵێن گرنگی ئەم سەردانە چیە بەم باشە وەفدە یەکگرتووە تامانەمە ئەبوایە زووتریش بڕۆشتنە گرنگی ئەوەیە متمانەیەکی یا بە خەڵکی خۆمان جارە بۆ ناخۆی هەرێمی کوردستان بڵێ هەمومان یەکدەنگین کە هاتە سەر مافەڕەوانەکانی خەڵکی کوردستان. نامەیەکی نات بۆ حکوومەتی عێراق و ئەحزابە عێراقیەکان بەڵێ ئێمە کە ئینە بەغا وەکو یەکگرتوو هاتوون و پێکەوەین چکا مافەکانی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان لە مەترسیدارە. نامەیەکی کە ڕۆژ بۆ دراوسەکانمون و هەروەها دۆستەکانمان بەڵێ ئێمە توانین یەک بین ئەتوانین هەوڵ بین ئەو کێشانێکی دەبەرمانە چارەسەری بکەین. ئەمانە هەمووی چۆنەڵێ هەنگاوی باش بوو کە لەم وەفدا هەمووی کۆبوو بەم شێوەیە. سەردانەکەی بۆ بەغا گرنگی ئەوەشی هەبوو کە سەرۆکی حکوومەتی عێراقی بینی و لەوە ئەچێت کە دڵخۆشن کە وعدێکی یابێت کە بتوانێت داواکارەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی بتوانێت موچەی فەرمانبەرانی کوردستان جا بکاتەوە لە بودجەی عادی هەرێمی کوردستان، یعنی بە بودجە جا بکرێتەوە. و هەروەها حزبەکە ئەندامانی ئیطاری هەمووی بینی جاجا وەلو خۆم ئەم حەزمە کرد هەمویانی بیبینە بە یەک جار بۆ ئەوی گوێی لە هەمویان بە یەک قسە بکەن چونکە کە بە جاجا ئەچی هەمویان خۆیانەکەن بە باشترین دۆستی کورد بەڵام کە دانیشن لە بینی خۆیانە شتێکیکەیە لە پشت پەردەکەوە. ئەمە لێرە ئەوە مەترسی دارەکەیە سبەینیە چی ڕوئەیە لە پێشبینی دەکەیت ئەمە ڕووبدا شتێکی مەترسیدار ڕووبدات؟ والله بێت تەوقعی هەموو شتێ بکەیت، یعنی لەوەی کە خلافە بێ لە قسەکانیان ئەوەی کە تەنیان ئەوەی کە لێ سەر یەک مێسکۆ دەبنەوە. بەڵێ زۆر فەرقەکە، یعنی ئەگەر پێکەوە چووکە هەموو شتێک لەژێر پەردەوە فەرقەکە، زۆر باشە ئینتیماعەتیان فەرقەکە، بۆچوونەکانیان فەرقەکە. لەبەر ئەوە خۆزگەم لەگەڵ هەمویانە کردبوون لەوەش خۆشتر کە کۆبوونەوەیان کرد لەگەڵ ئەندامانی پەرلەمان سەرۆکی ئەندامانی فراکسیۆنەکانی کورد لەوێ تێگەشتنێکیان کرد بۆی ئامادە بن ئەگەر هەردوو وەزیرەکە ڕوبەڕووی پرسیار بنەوە چۆنەڵێ یەکگرتوو بوون لەوە لە سوالەکانە لە پیشگیریانە شتەکانیان بۆ ڕوون بێت. ئەوە گرنگە. باشە سبەی کۆبنەوەی ئەنجومەنی وەزیرانی عێراقا بڕیار دەدرێت لەبارەی دەرەنجامەکانی سەردانی شاندەکە. پێت وایە چۆن دەبێت کۆبنەوەکەی سبەی و بڕیارەکە چۆن دەبێت سەبارەت بە کاردانەوەی شاندەکە و قسەکانی شاندەکە و کۆبنەوەکانی شاندەکە؟ دەمەن بۆ ئەم ئەگاداری جەنابێت تەوان نۆکو هەر شاندەکە دەوڵەتەکانی دەڕیشەوە دۆستەکانیشمان زەختیان خستوتە سەر حکوومەتی سوودانی بۆ ئەوەی ئێمە لەگەڵ هەرێمان ڕێبکەون. ئەوەش لەلایەکەوە زەختێکی کەش هەیە، بەڵام سبەینی زەختەکە ئیجباریە لەوەی کە ڕێ بکەون یان بە حەق و ماف و ئستحقاقی هەرێمی کوردستانە کە دەبێت لەگەڵیان بەڵێ لەژێر چتری دەستورە لەژێر ئەو مافانەی کە لەژێر بودجەی ساڵێکە ڕێبکەون. بەڵام ئەوەش هەیە کە ئەبێ ئەوە جیا بکرێتەوە مافەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لەگەڵ بودجەکە دوای مەشاکیلەکە ئەتوانێت بین. باشە بەڵام وەزیری مالیە لێرە سوالەکە باشە یەکێکە لەو کەسانەیە کە شتێک بە عەقلیانەتێ ئیمزای ناکات، یعنی دنیاش بێتە خوارەوە و لەوانەشە لەو نوع کەسانەشە کە بێ قسەیە بکایەن فەرزی ڕەئی خۆی بکە دەنگ بەرزەکاتەوە. باشە دکتۆر، ینی عێراق وڵاتی تەوافقاتە، دەکرێت وەزیرێک هەموو ئەو ڕێیانەی سەروی خۆشی پشتگوێ بخات تەنیا ئەوەی لەبەرەوەی لە بەرژەوەندی ئەو نییە یاخودەوەی کە دەگوترێت بە میزاجی خۆیەتی قبوڵی نەکات کاردان بە یاسا قسەکەم بە ڕقم قسەکەم بە ژمارە قسە زۆرشی دیکە هەیە بیانەوە بە یاسا قسەی لەبارەوە بکەن، بەڵام تەوافق لێرە لە پێشەوەیە. بۆچی بۆ شتەکانی خۆیان بە تەوافق دەیکەن؟ بەڕێمی من ئەو تەوافق و تەوازن و شەراکەتە دەمێکە شکاوە شکاوە. بڵێ
بۆ بەرژەوەندی خۆشیان شکاوە تەنیا بۆ بەرژەوەندی هەرێم بۆ بەرژەوەندی خۆیان محکەمەی اتحادی چەند بڕیاری دەرکرد دژی ئێمە پەرلەمان چەند بڕیار دەرەکا بە زۆرینە و کەمینە ئیسا بۆ چوونێک هەیە گەماروی هەرێمی کوردستان راوە ئابووریان و دەوڵەتەکانی دەور و خولیشمان بەشەکن لەو گەماروەیە کە کاری لەسەرەکەن بۆ ئەوەی قەوارەی هەرێمی کوردستان لاوازکەن. باشە دکتۆر شتێک جێگەی سەرنجە ئەم هەوڵانەی ئەوان کەەوەی لێوە باسی لێوە دەکەیت دەیانەوێت قەواری هەرێمی کوردستان بچووک و تەسک بکەنەوە فعلەن دەتوانن ئەمە بکەن هەرێم لە بەرامبەر ئەمەدا کارتی فشاری هەیە هەڵوێستێکی دیکە هەیە شتێکی دیکە هەیە بێوێت بە جۆرێک ڕفتار بکە کە هەیمەنە و قووەت و هێزی خۆی بسەپێنێ بسەلمێنێ کاکە متحیدە هەیە باشە اتحادی ئۆروپی هەیە جامعی عەرەبی هەیە دەوڵەتەکانی کە هەیە ئەمانە هەمووی میکانیزمن کە بتوانێ هەرێمی کوردستان چۆنەڵی لۆبی تیا بکات ئیشی تیا بکات لەگەڵ سونەکانە لەگەڵ ئینەکانە بەڵام ئەوە هەمووی لەسەر ناوخۆی ئێمە باش وەستاوە ئەگەر ئێمە خۆمان ناخۆیکی بە قوتمان هەبێ بەڵێ ئەتوانین زۆر بکەین کاری فشارمان بەدەستەوەی ئەتوانین بەکاری بێنین لەبەر ئەوەژێک بەڵام لە ناو پەرلەمانیشە کوتلەیەکەیە پێڵەن حوچۆلەکەکە ئەو حوچۆلەکەی کار و ئیشیان ئەوەیە کە لە مافەکانی هەرێمی کوردستان بن وەکو چۆن هەیثەمە جوبوری لە دەورەکەی پێشووە سەرۆکی لەژنەی مالی بوو لە پەرلەمانە دەرکەوت گەورەترین گەندەڵی لەسەرا گەندەڵە لە سەرقەی قرنا ئەمانی تریش دەرەکەون لەگەر ڕۆژانە یەکیان لەوە یوسف گەلابیە یوسف ئەڵێ ناتوانێت کەس لە دەرەوەی چوارچەوەی بووجا بتوانێ بچێتە دەرەوە تەماشاکی مستەفا سنێت کە لە بەسڕایە ئەو ئەڵێ شکاتی کردوون بۆ قەرز نابێ نادەستوری قەرز برێ بە حکوومەتی هەرێم ئەمانش لە ژێرەوە ئەمانە خۆیاندا ناوم بەسەر بەخۆ بەڵام هەمووی لە ژێرەوە لە ژێر ئەوەی کە پێڵم پشپەردەکەەوە ئەیان جوڵێن زۆر باشە هەم گەلی عراق بە گشتی و بە تایبەت هەرێمی کوردستان هەموو چاوەڕێی ئەم کۆبنەوەی سبەی دەکەن بڕیاری کە سبەی ئەنجومەنی وەزیرانی عراق دەیدات با بزانین چ دەبێت دکتۆر سامان شاری بەڵام حەزەکەم هیچ شتێ بڵم پێش ئەوە باشە سبەینێ دەرەکەوێ هێزی سەرۆک وەزیران چەندە ئەتوانێ ئەو وعدەی کە یاوێتی ئەمە طبعا وفۆدی بە کورتی وەڵام دەیەوە بە بەڵێیان بەنەخێر دەتوانێت یان ناتوانێت هێزی دەردەکەویان دەرناکەوێت سبەینێ دەرەکەوێت سبەینێ دەردەکەوێت باشە دکتۆر سامان شاڵی شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس ماندوو نەبیت سەرچاو